زەڵامەکەم دیتەوە قسەی دەکردم گوتی ئەوە لێرەمە ڕوود و هیچ لەبەر نەمابوو هیچ لێکی لەبەردا هیچ لەش لەبەر نمابوو لەگە سوتا بوو هەمووی ئەی چ ئاسەوارێک بە دەستەوە هەموو سوتا بوو هەموو سوتا بەڵێ کوڕەکەم پایینەکە لێ بکردەوە تێی ئاران گوتم بغاردە سارێ بینە وڵا ئیدی سارێ هینام ئەو نەفرم ئاشنا سارێ و ڕاز دەدەم لە تەواری لۆ خەسخانەی مێرەبانی ئەومە تەلەفۆنمان لۆ ماریان کردو ئەمە لێ بووین بەجیم نێشت لەبەر عیلاج و میلاجی هەندێک عیلاجمان لێ هێنا دوو نەفەر هاتن گوتی برامە کە ئەو گوتی برامە ئێنە عیلاج دەما هاتنەوە بەجیمان هێشت و هاتنەوە ئەوەندە معلوماتم هەیە باش جگە لە برینداربوونی هاوڵاتێک باش پس پێم بڵێ ئەمە هاوڵاتی ئاسایی بوو یاخود کارمەندی وابزانم کارمەندی بەنزخانەیە کارمەندی بەنزخانە کە سووداوە بەڵێ باش زیانی مادی چی دیکە هەیە هیچ ئۆتۆمبیلێکی دیکە هەیە لێرە زیانی بەرکەوتوێت جگە لە خانوەکان لە ناو بەنزخانەی نازانم لەبەرەوەی نووس لە ناو بەنزخانەی ئەمە لە دەرەوەش ژیانی ئۆتۆمبیلی نەبوو بەس جام و پەنجەر و شوام هاتەوە